کە خەڵک دەزانی ئەوڕۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو بە 20 ساڵ وابزانم پیرۆزبایی لە خۆمان و هەروە لە جوگرانی بەڕێز بکەین بەو بۆ نەخۆشەیەوە. بەڵێ ڕاستە ڕۆدیۆ دەنگی ئەمریکایی کەمین ڕۆدیۆ ناونەتەوەی بیک و بە زمانی کوردی بەڵاو بووی. دەستپێکی هەلبەت شەوە 24 لەسەر 25 هەیوانی سانە هەیوە 4 ساڵ 1992 سعادی 11 شەوێ مە دەستپێکرد مەتەنگی تنی 15 دقیقە هەبین. و زمانە دوو وەختدا هەڵبە دیت کومە لێرە شوڵ کرد ساڵی حینەجیمی حەسەن بوو عمەر دزەی بوو ئەس بووم خەلەفی زێباری سەربەست میران و فاتمە میران. کا خەلەف پێشتر خۆتان بۆ ئامادەکردبوونیە وەکو پێشتر دەکرێت باسی ئەو پرۆسەیە بۆ جۆگرەکان بەرەنگی نزیکی هەیەبێکی ئەم 20 ڕۆژە ئەم مە لێرە شوڵ کرد ئەم چوونە ستودیۆمە مەخۆ فێر کرد کۆدە چاوبیت و چاوانەوە بیتن وێجە بەریام چینە بەڵاو ببین ئەو دیمەکردن یعنی ئەم جەرد باندین هەتەوە فێر بووین. کارێکی مێژووی بوو بە تایبەتی بۆ بەشی ڕاگەاندن لە وڵاتێکی وەک وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ یەکەم جار بە زمانی کوردی بەرنامەی ڕادیۆی بڵاو بکرێتەوە هەرچەند وەکو جەنابەت فەرموود 15 دقیقە بوو بەڵام ئەو 15 دقیقەیەش وەکو دەڵێن قورسایی و گرانی خۆی هەبوو بە هەردوو زۆراوەش بوو بەڵێ بە هەردوو گوزاراوەی کرمانجی سۆرانی بوو کا خەڵک پێم خۆش بوو باسیەوە بکەی تۆزێک بمانگەڕێنەوە لە سەرەتا بخۆت زانین لە ئینگلیزیەوە شتەکان تەرجمە دەکرانە زەر زمانی کوردی ئەگەر باسی ئەوە بکەی ینی هێندێک زار دەبینی وشە نەبووە لە زمانی کوردی یان بەکار نهاتووە ئەمە تۆزێک ئینسان بۆی زەحمەتە کە بەکاری بێن یا دای بڕێژیت هەندێک جۆران ڕاستی ئەم گەشتینە هەندێکی وشەوە کوردی زمانە کوردیدا نەبین وجە مەجبور بین مە معنەوێت گوت درێژیت گوت و پرسیۆرە هەفتوت کرد پرسیۆرە کودوت کرد کۆکی دێ شتێکی ینی معناکە درستتر و باشتر نەزانیتن مە بوێش ئەو شکلە مە هەندێک ئەو دیژمە نەبین وشە وەکو مە هەندێک دەست پێکردن وەکو ئاستانگ ئاستانگ پیتە پێکردن ڕکەبەری هەڤڕکی ئەوە مە ئینۆنە ناودا بەڕاستی هەر کەس کە لە دەنجی ئەمریکا کاری کردووە شوێن پەنجەی خۆی هەیە سەر ئەو بەشەیەوە بەڵام جەنابەت بە تایبەتی لە بەشی کرمانجی وە کاکومەر دزەی لە بەشی سوورانی هەوڵەکی زۆرتاندا کە وەکو دەڵێن باوکانی ئەو زمانە بن بەڵێ زۆر وەکو سەرچاوی باوەڕ پێکراوی بوون دوو وەختێدا ئەنتەرنێت و تەش نەبین یعنی هەش بن گەڵکی هەموو کەسەوە نبین و جبە کاغذ بوومەتەوەتن کاغذ بوومە لە هەمە وڵاتیت و کورد لە هەیە بوومەتەوەتن ئەوڕۆپا بوومەتەوەتن ئەگەر لە بیر بیتیان دەکرد لە کاغەزەکاندا بەس ڕۆدیوێتدا یعنی نیگۆن شتێکی مەزم بیکوور یەکەمین جار وڵاتێکی وەکو ئەمریکا ڕۆدیۆکی بزمانی کوردی دەست پێ بکات کا خەلف زۆر کەسایەتیش سەردانی بەشی کوردی دەنجی ئەمریکایان کردووە گەڵە هەنە سەردان کام کەسایەتی کاریگەری بەسەر جەناب بووە یا لەبیر تا بیرە من هەمیانەوەیەوە بەێ چەند کۆر بدەست کو هاتی نەڤێرە ئیت کوردۆ زۆنێت کو هاتی نەڤێرە هاتیە سەردانەوە بەڵێ سەرۆکی ئێستای عێراق جەلال تاڵەبانی سەرۆکی ئێستا هەیە کوردستانی عێراق مەسعود بارزانی ئەو بەڕێزانە سەردانی بەشی کوردی دەنجی ئەمریکایان کردووە و هەروەها لەبیر من کاتی خۆشی ئەحمەد ڕێزا ڕەحمەت تورک و هەروەها لەیلازانە پارلەمانتاری پێشی تورکیا سەردانی بەشی کوردی دەنجی ئەمریکایان کردووە ناودارێت کوردی سووریاژی هات بنایرە لێ ئەو بم کول دەرڤەژین بەڵێ بۆ خۆ دەزانی وەکو بە ڕێگای تۆڕی کۆمەڵاتی وەکو فەیسبوک و وەکو یوتیوب وانە تویتر و ئێستا شتێکی دیکەش هەیە تامبلرش هەیە ئەمە ینی وەکو دەڵێن زۆر گۆڕانە وەکو شۆڕشێکی کرد لە دەستگای ڕاگەاندن بەڵام بەشی کوردی دەنجی ئەمریکا بەڕای جەنابەت هەروە گرنگەکەی هەرماوە یان دەبێ خۆی بگونجێنیتن دەگەڵ وەزعی ئێستا نوکە دەستگەهێت بەڵاوکردنی ڕاگەهاندنە زۆر بینە هەل ئەنتەرنێت بگیرە ڕۆدیۆ بگیرە تەلەڤیزیۆنە بگیرە هەمت شتی زۆربی زۆربی بەلێ یا گرنگ ئەوە سەبارەت دەنگی ئەمریکا یا بێلایەنە لاگیر نییە چوالی سیاسی ناگریتن بەرەندێ خەلک باوەرە لێت کە هەر شتێکی لێرە بەڵاو بیتن چونکی سەر بە چپ ئەز پارتی سیاسی نییە بەڵێ بەڵێ دەنگی ئەمریکا بۆ خۆتان دەزانن کە هەردەم هەوڵی داوەکە سەر بەخۆی خۆی بپارێزێتن وەکو دەڵای خەبەرەکان خۆش بنیان نەخۆش بیتە ویڤیان لێ ڕاست سەر بە حکومەتی نینە سەر بخۆیان پێم خۆش بە باسی یەکێک لە بیرەوەریەکانی خۆت بکەی دەگەڵ کەسانی کە گفتوگۆ دەگەڵ کردنە بە تایبەتی دەزان لەسەرتا جەنابەت گفتوگۆ دەگەڵ خەڵک دەکردن ینی لە ئەرمەنستان بۆ بۆیە ڕاست
نویسوان کرد نافدار لأرمنستان لأوروبا ما وكو جهد وكو ألمانيا السويدية قال أكو أخفتين أو چه نویسوان چه شاعر چه سترامبيش ما برنامه هبين فالهنگو تورا ما هبين قال هم يوت أخفتين بله دقرينا بو سرتا كان ككتب 15 دقيقة بو دواتر بشي كردي دنج أمريكا چون بوا پريستان بخود زانستا سيدانا برنامه يك كاتجميره من هي لروج دا و خوي توارج بو لدواي تصبيكراني شري 2003 شري عراق تشتي جرينج أوا دي خلق جوه خردت دنج أمريكا كما قلت إيش كي بلاينا وبارد كان أشتتي تبلاف كانوا جي راستيو بوهاي أما برهنده يعني فرق ديال دزجه دي دراجة هندنه وبهال بالوقت ما دست بكيرم 15 دقيقة يلا كيم بي بشتنجي زدا بي ما برنامه زدا كرن برنامه جدا ما زدا كرن ام قال روشن بيرو نویسوان کرد و سترامبيج خفتين لهم بارچا لأوروبا گلا خبر کرد بله جناب دباس یو کسانت کرد که تازه هات نیرو نیوی جمارک هنا دواتر فخری دوسکی که استا سروچی بشی کردی دنج امریکا هات و هروها من و هاوکارم حیدر کریم و دواتر بله البته زور دبی تاکیل سرو بکن که ایره کشی که زور کشی چی و هر کس زور خبر دکل من دوبون دکن یعنی لوی زیاتر لامه پارچه کردستان لهانا بله شروع کن بله برای تو او هیچ هویک دبیتن که جوگرمان لی زیاد دکل هالبت چون که مدام همه پارچه لهانا و هر دو لهجه هر دو زوره وهایا و یا سر بخواه سر بحکمت اینه أبو جرين جدو ما بتر جودور هذا يا جناب شد لبير ما كم ضالبم جملة دنجي كسك ده بكر مانجي دنجي شورش جربو ذكري باسي أو فكي كلشود كارده كرو دمي وحاوريكش بك كخلف أتول وكدلان قناقشي قاسنا ويا يعني لا بوجرشي ككاتي شورش بتودوا بي ل پایتختی ولاتی گرتوکانی امریکا بله سال 1974 بهاره حکومت عراق دست به هیرش کرد درجی کرده است اینگی ناف کردستان بی و زمانه و چه وقت از گنده خوبیم حکومت عراق هجوم کرد سر کرده هنگی رادیو دنگی کردستان دست بکر رحمتی صبری بوطانی که شاعره که کرده نوو بانگه قلت من نبي توبش الراديو شغل بك من قلت آخر مشغول نكيل الراديو قلت من دنجتي خوش كرديتي وباشه هر نبي توصل كي از شو مدرس بكر هنگي مدرس بكر شو وقت بي هيوا چاربي مدرس بكري او اكو قلت ركفتنا آداره وقت خود قلت ركفتنا آداره حكومت بغداد جيب زي نكر بله او دز بشر کرد شهر هنگی ها تکرین از سنگی رادیو ما هوار تدان ما نزدیکی ساله که وچتکی هست به رادیو مشغول کرد بله همون جاری زور جمله ده بوده که جناب تازه که دست ما بکار کرد با آن جیلی نبود و اندازانی به بوی دنگ توا لانگریزوری ته دنگ تکخلم من خوش من لانگری دنجی تو بس دام کل وان دزانی چی دبی زور بالا برز بی راست زارشان کاک حیدر و هر وها فخری خان و تو لبو سالنامه ونی ایویت دابو زور کزلان وابو کاک حیدر توی و راست یلا جورا اول نویسوان ابد کرد کتون سر دانمه ببینن که خلافیزی برد ببینه با ما گفتم کوه چنده بله آره والا كخلفين خوش بقول لك وتاي دهر وتاي دواي جناب دبيت هيت شتيكت هي بو بينراني بريز استاب خود زاني او دور شدس فكره وكبينراني هجاد دتوانن برنامج كاجمر دي بياني بكاتي واشنطن لسر ساتلايت لسر تلفزيون ببينن هيفيو من اوا كو غودار ما رازي بند برنامج ما رازي بند زمانك وام بيتاخ بين هيفيو هر اوا كو رازي بند ام كاري كو ام بيرود بين بله مرحبا زور سپاس دکم هجا خلف زباری بو او هفته بینه سرچه با معتبر شروانه سپاس